بەڵێ ڕاستە ئەوە دووتم بە مەرجێک ئێران سازش نەکە ئێستا ئێران ئەبێ قسەکەوەیەک تاران هەستی کرد کە هەڕەشەکانی ئەمریکا تەواو جددیە هەڕەشەکانی ترامپ تەواو جددیە بهێنانی مارێنز و کۆنتترۆلکردنی ئەو دوورگانە بۆیە ئێستا هورمز بۆ بە سنتەری شەڕ و ئاشتی ئەوەی کە ترامپ وتی ئەمڕۆ وتی من و ئاەتوڵایەک بڕێوەیە بین یعنی ئەمریکا و ئێران بە هاوبەشی و لە هەر حاڵەتێکیشە احتیمالی ئێستا 150 پرۆسی ئاشتی و دانووسان و گفتوگۆ هەبێ 150 احتیمالی سەرهەڵدانەوەی شەڕ و درێژەدان و یعنی شتونبوونەوەی شەڕەکە هەیە لە هەردوو حاڵەتەکەیە هێزی مارێنز دێتە ناوچەکە و دێتە هورمز بە حاڵەتی ئاشتی و دانووسان بێ هێزەکە لەوێ مێنێتەوە ئەبێ بە شەریکی ئەم دوورگەیە و ئیمتیازەکانیە بە لە حاڵەتی شەڕیشە ئەوە بۆ دەزانی بارودۆخەکە زۆر تەسعید دەبێ و خاڵێک کە لەو بەشەیە کە منەڵێم ئیمکانی گفتوگۆ دانووسان هەیە ئەوەیە کە وەکو میدیاکان باسیەکەن قالیباف کودەتایەکی سپی کردووە دیارە بە ئاگاداری بەشێک لە سوپای پاسداران و خۆشتانە بینن خطابی جیاوازیاوەسەیە لە ناو ئێرانە ئێستا نیوانەڵەن نییە و هەیە و مەسەلەن ئەمڕۆ سەعید جەلیلی یەکێک لە متەتەڕیفەکان کە شەو باسمان کرد جۆرێکی تر قسەکە بەڵام لانی کەم تەیدی قالیبافەکە کاڵێ ئێمە ئەمریکەکانمان ڕاکێشاوە بۆ ئەمری واقع بەڵام بەشێکی تریان وەکو تۆتت ئاگیان لێ نییە و لە هەمان کاتە قالیباف ئەمە ڕیسکێکەیکا لە ناو ئەم سیستەمە تازەیە و ترەمپ باسیەوە کاکە مەسەلەن ڕابەری نوێ ئاگای لێ نییە یان دەوری نییە لەم کارەیە بەمانایەکتر قالیباف ئەمەی کردەوە وە دانیشتەکانیش ئەوەی کە معلوماتەکان بازەکەن 23 ینی شتێک بۆ لە ئیسلاماباد قالیباف چۆتە ئەوێ قالیباف ئەو فڕۆکەیە بیریە لێ پیشانمانە ئەو فڕۆکەی کە هەر لێرەوە پیشانمان ناوتمان فڕۆکەیەک لە میهراباد هەستاوە بەڵێ وابوو وا هەڵسەنگاندنی بۆ کرێت کە یەکێک لەو کەسانە بوو بێ کە ئەگەری ژۆرە قالیباف بوو بێ هەرچەنە ئەڵێ من ئاگام لە هیچ نییە ئەوە وە لەم حاڵەتەشە ئەگەر دانووسان و سازشی ئێران چێتە پێشەوە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران ئەبێ لە نەیارەوە بێ بە دۆست ئەبێ لە بلۆگبندی مخالیفەوە بێ بە مؤەید و لە بلۆگبندیەکی ڕووسی چینیەوە بێ بە بلۆگبندێکی ئێرانی ئەمە خاڵێکی تری کاگەنانی من بۆ خۆشم جێ پرسیارە ئێرانیەکان بۆچی سازژەکەن بۆچی شەڕەوەستێنن بۆچی ڕازین بە مەرجەکانی ترامپ ئەگەر بۆچی کەواتە دوای جواب بێدێنەوە لە کاتێکە ئەوان لە دانیشتەکانی میرنشین و عمان و جنێف بە سێ مەرجیان لەسەر سەپێنرا بوو یەک مەسلەی ئەتۆمی دوو پرۆکسیەکان سێ مەسلەی موشک و درۆنەکان باشە ئێستا مەرجەکان بۆ بە 15 کەواتە خاڵی یەکەمیان کە مۆزوعی گەروی هورمز نەبوو مۆزوعی وزە نەبوو ئێستا بۆ بە ئەولەوێت ئەمریکا هێنە مۆزوعی وزە و وزەی هورمز و وزەی تەسدیع کرد برجە سەرەوە ئێستا بۆ بە خاڵی ئەولەوێتی ئیشەکە و ترەمپ لە هەموو شوێن قسە لەسەر ئەمەیە و هەدەفەکەشی لە ڕاستیە من چەند جار لەم سەر مێزەوتم هەدەفە سەرەکیەکەی وزەیە هەدەفە سەرێکەکە هورمزە و جارێکی تر دەستبەرداری ئەم نەوت و وزەیەی کۆماری ئیسلامی ئێران و منتەقەکە نابێ بۆیە لە ئەوە خاڵێکی تریەوەیە کە پێم وابوو هورمز پلانە تەڵەیەکە بۆ ئێرانیەکانەوەی کە خەڵک ئەڵێ ئاگای لێ نییە وانە بۆچی ئەو تەسعیدەی بربەرە هورمز بۆی کە ئێستا ئەبێ ئێرانیەکان بێن بەشێک لەمە بن بە ئەمریکیەکان و بەهێزی شەریکە بەش بێگومان بۆچی ئەماکەن ئوستاز یەکەم کۆنتترۆلی هورمز بۆ وزە دووەم احتیواکردنی سین سێهەم کەسێکی شارەزاکە بێسون ئەمڕۆ ناوی ڕای دالیۆیە وتارێکی نووسیوە کەسێکی شارەزایە لە ئەمریکا ئەڵێ لە دەستدانی کۆنتترۆلی گەروی هورمز بۆ ئێرانیەکان وەکو ئەو لە دەستدانە وایە کە ئینگلیزەکان ساڵی 1956 کەنداوی نۆکەندی سویسیان لە دەزا لە سەردەمی جەمال عەبدولناسر یعنی قسەکە ئەمەنەی ئەهمیێتەیە ئەمە خاڵێکیان کە گەروی هورمزە ئوستاز دووهەم ئەوە مەسەلەن نەڵێن ئێستا جاران لە دانووسانەکانی عمان باسی پرۆژەی ئەتۆمیە کرایە خاڵ بوو ئێستا سیانە ئێساڵێن یۆرانیۆی پیتێنراومان بەرێ دام و دەستگاکە هەڵوەشێنەرەوە قفلیکە و ئەبێ ئیسرائیلیش قەنەعەت بکە کە تۆ ئەم بابەتە تیچی نەماوە ئەمە خاڵێکی تر خاڵێکی ترەوەیە کاگێ
ئەبێ مۆدلێکی ڤەنزویلی لە ئێران تەرتیب بێ ڤێرژنێکی ڤەنزویلی ڕاستە دەسەڵات ڕەنگە لەم ئێستاە 180 دەرەجە نەگۆڕێ بەڵام مۆدلێکی ڤەنزویلی کەسێک بێنن مەسەن قالی بافە ئەبێ هەموو دانوسان و مەرجەکانی ئەمریکا قبولکە و ئەوەی کە پێشتری وتم ئەبێ ئێران خۆی ساخاتەوە لە بینی بلۆکی ڕووسی و سینی لەگەڵ ئەمریکی و ناکرێ هورمز بەدەست ئێرانەوە بێ ئەو بلۆکی چینی بێ لە ئەمە مەسەلەن هەمووی مەرجن وەکۆی کە چۆن کاتی خۆی بەسەر لیبیانە سەپان ساڵی بەهۆی کارەساتی لۆکەربی وەکو چۆن لە ژێر خێمەکەی سەفان بەسەر سەدام حوسێنیانە سەپان و لە پاڵ ئەمانەیە بزاز ئەبێ لەگەڵ وڵاتانی کەندا و ئێران التیزامێکی بۆ دروست بێ نابێ هەڕەشە بێ لە سەریان و لەوانەش گرنگتر ئەوەیە کە ئەبێ ئیمزای بکە کە جارێکتر هێرش ناکاتە سەر ئیسرائیل ئەمنێتی ئیسرائیل ئەپارێزێ ئەم 15 خاڵی تەسلیم بوون بێگومان آخر باشە پرسیارەکەوەیە ئێران ئەمە ئەکا ئەگەر نایکا ئەوە 150 ئێستا با من پێ جەناب دەڵێ چی بۆچی چیرۆکەکەوانە بێت کە دۆناڵد ترەمپە لێی قەوماوە و ئێستا ئەوێ هەر چۆنێ نەبێ یا دانوستاندن دەست پێ بکە یا هیچ نەبێ 5 ڕۆژی دەستکەوێ بۆی ڕێگەیەک بدۆزێتەوە لەم گیردا بە دەرچێکە تێچوو باشە لەسەر زمینی واقع ئێستا ئێمە ئەوەی ئەبینین هێشتا ئەمریکیەکان براون و لانی کەم ئەگەر ڕێژەیەکشی بۆ دانێت توانین بڵین لە سەد بۆچی بە پێچەوانەوە ئەگەر یەکێک بە پێچوانی جەنابتەوە بیر بکاتەوە ئەتوانێت بڵێ نەخێر ئێرانیەکان براون گەروی هورمزیان گرتووە هەموو ئەمریکایان ئیفلیج کردووە ئەوە تا لە ئیسرائیلێن لە یافایاندا ئەم شەو لە دیمۆنایاندا تۆ ئیجازە بە جارێ مەسەلەن لە سەری سەرەوەی هەڕەمەکەیانناوە لە ڕەهبەرەوە تا ئەگاتە گروپی 1 و 2 هەمویان کوشتووە ئەوە 1 2 هەم بەڵام وڵاتەکە بە پێوە ماوە باشە دوو هەم لە بواری اقتصادی و ئەمنی و مەسەلەن فڕۆکەوانی و دەریاوانی ئەوانە تا ڕادەیەکی زۆر تەفرتونایان کردووە ئەوە خاڵی دووهەم و لە حاڵەتێکشا ئەگەر پرۆسی ئاشتیش دەست پێ بکالانی کەم ئێرانەکان هەنەتوانن لە 180 دەستکەوت بەرن بەڵام ئەوە ئەنجا دوای ئەوە نەتیجەی ئەگەر ئەم شەڕە گەوێسون بەردەوام بێ نەتیجەی شەڕەکە پێمانڵێ چێبراوەیە بەڵام ئەو بۆ مانایە نیە ئەمریکیەکان ینی هیچ کاتێک ڕوبەڕووی شکست و یان دۆڕان نەبوونەوە مەسە ئێمە تەزرەبەی ئەمریکەکانمانەیە ساڵی 1992 لە سۆماڵ لە سەدەسی فەرعایدیت تووشی شکست بوون و لە ئەفغانستان بە هەمان شێوە ئەوە مانایەوە نییە بەڵام ئێستا قسەکەوەیە کە ئەگەر وای دانێ ئێستا وەکو تۆ بڵێ من ناڵم ئێرانیەکان براون ئەڵم بە ڕێژەی لە 180 براون لەو جەنگەیە ئەگەر وای دانێنەوەی کە تۆی قسەکەوەی ئەگەر بەم دانوسانانە ڕازی نەبن بە مەرجەکانی ئەمریکا ڕازی نەبن کە دیارە مەرجی کەنداویەکانە مەرجی ئیسرائیلەکانی بە ئیزافەی پاکستانی ژوانی گفتەکانی نەتەنیا کۆتایی پێ سەرک وەزیرانی مەسەلەن بەرپرسی ینی سوپاسالاری پاکستان خۆی قسەی کردو ئەمڕۆ لەگەڵ ترەبمانای پاکستان لەم بینەیە ڕۆڵی گرنگی هەیە ئەگەر ئەم دانوسانە بە نەتیجە نەگا و بەخواستی ئەمریکیەکان نەچێتە پێشەوەی کە ترەم داوایەکە کاکبستون ئەوەیەکە قۆناغی دووهەمی شەڕەکە خەست دەبێتەوە وە چیە بێ ئەوی کە تویڵی ئەو هەرە و فرقی هێشتا و دوێنێ کە باسیەکەین مارێزێنێ خەڵکی تریشێناوە جەبوتین هەنێک ئستاز هەر خۆی لە جیبۆتی هینی هەیە ئەخر زیزادەی مەسەلەن تۆ دیقەت بە بۆ هێزەکانی جیبۆتی داخلی ئەوە نەکرد لەبەرەوە ئەگەر ئەو شەڕەبێ ئەو بەرنمەی کە دایناوە لێدان لە وزە و دیسان داگیرکردنی خارکوانە ئەو کاتە شەڕەکە چی لێ دێ ئەو کاتە بە خازانی کوێ بێ خۆ ئیتر چانسێک نامێنێ بۆ بۆی کە ئەم پرۆسیاشی دەست بەڵام لەبەرەوە قسەڵازە بە لەبەرەوە ئەگەر لە هەر حاڵیشدا ئەوەی کە هەمووتان قسەتان لەسە کرد ئەگەر تاکتیکیش بێ ئەوێ سەرنجی دنیا ڕاکێشەوەی دکتۆر وتی سەرنجی دنیا ڕاکێشێ بڵێ من داوای سەر لە نوێم فازاتم کردو بۆی لە شوێنێکا بگەێنێت نهات ئەو کاتە ئەبێ چی کەنداویەکان جدیتر بێنە پێشەوە لە شەڕەکە ناتۆ جدیتر بێتە پێشەوە لە شەڕەکە و مۆزوعی هورمزوزە ئەبێ حەسم کاک ینی مەجالیتیانەمەوە یا بە ئاشتی بەجازت ئەبێ یا بە ئاشتی یا بە ئاشتی حەلی بکە مۆزوعی وزە و هورمز یان بەشەڕ و من تاکیدیشم لە هەردوو حاڵەتەکە مارێز داخڵەکە باشە پرسیارێک لەم کاتەیە کە ئەمریکا داوای دانوستاندنەکە لە ئێران و ئێران ئەڵێ ئێمە ئاگامان لە هیچ نییە ئەمە خاڵێکی لاوازی نییە بۆ ئەمریکا ئەمە جەنابیشت قایل ناکا بەوەی کە ئەمریکا چۆتە سوچەکە و لە کۆڵانە داخراوەکە بۆ
مثلەن تۆ کەکرێ لە قوتی هێزی شەوە داوای دانووسام بکەی ئاشتی بکەی یعنی شتێکی عجیب و غەریب نییە بە تایبەتی کە ئاشتیەک کە خۆت فەرزیکەی بەڵێ خۆی ناڵێ ترەم ناڵێ ئاشتی لە ڕێگای هێزەوە لەبەرەوە شتێکی عادیە و ئەمە بە تەکلیفی وستاس پاکستانیەکانە بە تەکلیفی عمانیەکانە وڵا عمان زۆر نا عمان زۆر میسر مثلەن تورکیا بەڵامەوانە فەزلیان مصر فەزل تۆ کاک دکتۆر خوا بە ئیجازە بەخسە لەبەرەوە کاک بێستون مۆزوعەکەوەیە کە ئەوە مانای ئەوە نییە مادام ئەمریکیەکان داوای دانووسانەکان مانای دۆڕابن مانایوە من ناڵم یعنی تاسەر ئێمە ناتوانین بڵین تاسەر چی لێ بێ بەڵام ئەبێ ئەمریکا بە هەر حال لە حاڵەتی پرۆسی دانووسانە یان شەڕە ئەبێ ئیمتیازەکانی وەرگێ آخر خۆ هەموو هێز و ئیمتیازەکە بەس هۆرمزە چی بکە نا بەس 15 خاڵ خاڵەکان ئەبێ ئەم خاڵانە لانی کەمەوەی کەوتم 100 هەفتای بەر ئەمریکا کەوێ 100 مەسەلەن کاک بێ لەوانەیە بڵێم ئێران چی بەرەکەوێ ئەگەر بەم مەرجانەی ئەمریکا ڕازی بێ ئەکرێ بۆ نمونە هینەکەی لەسەر لا ببرێ ئەو هەموو گەماڕۆی لەسەر ئیسtismاری گەورەی باشە پرسیارێک ئەوەی کە تۆیڵی یعنی ئایا بۆ ئێرانیەکان لە قبوڵە ئەو تەحولە بکەن لێەوە بۆیە لە دوو ئایدۆلۆژیەوە ئەی بۆ هەر ئێرانیەکان نەبوون ئەو تەحولیان قبول کرد لە آخر ئەزانیەوە چ پرۆسەیەک ئیجازە بە ئەو تەحولن ئەو نەبوو لە جەنگی ئێران عێراق نەبووایە ئەوە دروسە بوو نانا باسی با پرسیارە با قسەکەم من باسی ڕوخانی ڕژێمی شاکەم سیستەمێکی علمانی سکوێلەر گۆڕا بۆ سیستەمێکی ئیدۆلۆژی سعیزم باش ئەوە لەوێ بەڵام بە یەک ساڵ نەبوو بە یەک ڕۆژ نەبووەوە ئیجازە بە نا ئەمەش ئێستا ئەمە پێ دەڵم بوو ئەمەش هەمان ڕێگای ئەوساز یەک دوو هەم بۆچی کۆمارەکانی سۆڤێت لەو پەڕی مارکسیزم و چەپ و سۆسیالیزمەوە گەڕانەوە بۆ لیبرالیزم و بازاری ئازاد و چوونەپاڵ سیستەمی ئەمریکیەوە ئەمە دوو سێ هەم بزاز ئەگەر ئێستا ڕاکانی ئێران قبوڵیەکەن ئەگەر ئێستا ڕاپرسیەکوی لە ناو خەڵکی ئێران لە 120 خەڵ کاگەنوەر پرسیارەکەم جواب بەرەوە قوم قبوڵیەکە قالی باف ببێ بە ڕابەرێکی نوێ لە ئێرانە وەڵام یەک جواب ببێ بە ڕابەرێکی نوێ لە ئێرانە و ئەو شتانە بکە کە ئەمریکا پێی خۆشە و لەگەڵ ئەمریکا ڕێکە ئەگەر ئەوە ناکە نابێ بە ڕەمزی ئەو حرەکەتە و نابێ بە ئەڵتەرناتیڤی ئەم سیستەمەی ئێستا و ئەبێ یەکێک بێ ئەوە بکە ئەوە خودی ئەمریکا ئەبێ ئەمە بکە بەڵام ڕەنگە کارێکی ئاسان نەبێ بڵێ لە ساڵێکە بەڵام ئێمە ئەم تەحولانە قبول دەکەین و خەڵکیش خوازیارەتی بەڵام ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ئادەسی پێ کردووە لە عێراق هەموو خەڵک پێکەنانی حکوومەتی نوێی بیرچۆتەوە بەڵام ئەم جەنگە زوو بێ یادرنگ تەواوە بێ پێکەنانی حکوومەت دێتەوە کایە لە چوارچەوەی ئەگەرەکانی شەڕی ئێرانی شعبێ لێک بدرێتەوە پێشەوەگە ئیجازەوەی با دوو یەکیان لەسەر ئەو ڕۆڵی بۆچی مەسە پاکستان و میسر و تورکیا زۆر گرنگە بۆیان دەخالت بکەن لە وەستانی ئەم شەڕیان هەوڵیان هەیە چەند دلیلیان هەیە لە ڕاستیایەکیانەوەی تورکیا زۆر نیگەران لە شەڕەکە هەدەفەکەشی بە تایبەتی پارچە پارچەبوونی ئێران و مەسلەی کوردی زۆر بۆ مەترسیدارە نەشی شاردۆتەوە کە بە ئاشکرا یەکێک لە هەرە مەترسیەکانی تورکیاوەیە کە مەسلەی کورد زۆر بە خەتەرە بینێ بە خۆشیان ئەشادۆتەوەڵە نێمە ئەگەر ئەزمموی هەرێمی کوردستانمان لە دەست دەرچوو ئەوە ڕۆژاوایان ئاوالێکرد نایان ئەزممویکی تر دووبارە بێتەوە هۆکاری تریشی هەیە بە تایبەتی بەشێک لە سەرچاوی وزەی تورکیا لە ئێرانەوە دابی نەکرێت بەنسبەت پاکستانەوە ئەو حەلیف و دۆستی سەرەکی مەسەلەن سعودیە و سعودیە هاوکاری زۆریەکە و لە هەمان کاتا پاکستان ئەترسێ لە فەوزاکاک بێسون فەوزایەک دروست بێ ئەوەی کە گروپی حەقانی یان مەسەلەن بە جۆرە لە جۆرگان فەوزای بۆ دروست بیانەوەی کە خاوەنی چەکی ئەتۆمە بکەوێتە دەست نارێکەوە مەترسی گەورە لەبەرەوە ترسی ئەویان هەیە و دیسانیش بەشێکی وزە و هەر ئێستا کە ئێمە قساکەین لە کاتێکە هەموو شەڕانەیە ڕۆژانە بە هەزاران تانکردنەوەی قاچاق لە ئێرانەوە چێتە ناو پاکستان میسریش جگە لەوەی کە بارودۆخی خراپە و مەترسی هەیە لەوەی کە دکتۆر بێسونی ژووتی گەرو بابل من دەبداخە ئەوەیەکیان سەبارەت بە عێراق کاگە من هەمیشە وتومە عێراق نابێ بەهی عێراق پەیوەندی هەیە بە بارودۆخی ئێرانەوە و ئەمانە بەڕاستی هەموو شتێک لە ئێرانەوە وەرەگرن بۆیە ئەبێ ئەوە
لەم شەڕانەیە بینیمان زەربەی زۆریان خواردووە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل زۆر تێوەگلاون زۆر سەرقاڵی شەڕی ئێران و شەڕەکە درێژ بۆتەوە زۆر نەپڕژاونە سەر ئەوان ئەگەر نا پێم وایە بە دەردی حیزبڵایانە بن لەوێ خاڵێکی ترکا بێسنوویستم قسە بکەم یعنی ئەو خاتە بەوەی کاک من نەمود مەسەلەن هەموو فۆکەس و هەموو استراتیژی ئەمریکا لەسەر مثلەن هورمزە بەڵام ئەڵام بۆ ئەمریکا بۆ بە کارتێکی گرنگ بۆ بە فاکتێکی گرنگ کە ئاسان لێدە سیری هەڵگرێ لەو هەموو وزە و ئیمکاناتێ و لەو هەموو سەرێشەی بۆی دروست کردووە ئەبێ ئەوە بێ بۆیە ویستم بڵێم قاڵی باف ئەبێ ئەتوانێ مثلەن بۆچی موسەوی ئەویزەوە بکە کە ڕووبی ئەسڵەن یەکێکە لە یەکێکە لە پایە گرنگەکانی کۆماری ئیسلامی ئێران وەختێک مەهدی کەڕووبی هەبوو قاڵی باف دەور و نەخشی نەبوو پاسیان قسەکەمەوەیە ئەڵێم ئەبێ ئەمە هەیە بەمانەوە نییە پاسدارەوەیە ئەوەی کە مەسەرەن کاک یاسین ئەڵێ مەسە من یعنی گوایە تووشی ئەو خۆش حاڵی ئەوە بووم کە ئەوە سیکە ئەفم کە بم بورە ئەوە شتێکە غەرب لە ئێوارەوە قاڵی باف ینی خۆشببینیە کە کەسێکمان دۆزیەوە ئۆ خەی لە ئەخیرا کەسێکمان دۆزێ وەکو ئاەتوڵان نییە زانی من ئینەکەم چێ لە تۆ من لەم لەوانێ جەنابەت بە حکومی باگراوەندێکی لەو بابەتەیە تۆزە عەتفەتەوی و بابەتەکە ئەگەر نا من یعنی من ناڵم قاڵی باف فریاد ڕەسە نا بەڵام ئێستا کارکتەرە وانە ئێستا کارکتەرەکە ئەوە بۆیە یعنی دانیشتنی جیدیڤانسیش سابەکەی ئەوە نییە کە ئێستا هەواڵەکەڵێک ئەڵێ هەرسێکیان بەشدارە بن ڤیتکۆ کۆشنەر و جێدیڤانس لە دانیشتەکە لە ئیسلاماباد بەڵام پەیوەندی هەیە بە پێگەی قاڵی بافەوە قاڵی باف ڕەنگە لەگەڵ هیندانە نیشێ بەڵام سیکە ئەساگە تۆ ئەمریکا بیدانستان بکەی کی هەر کێ ماوە لە ساحەک کاک بێسون شەوی یەکەم کۆمەڵی وێنەی هێنا هەر قاڵی باف و جەلیلیە خۆمانای ئەوە نییە کە قاڵی باوی شقاق ئەکا ئێستا لە قیال لە وجوو ئەو دوای ڕێسەرۆکی پەرلەمانە سەرۆکی دەستگایەکە کە هەڵبژێراوە ئەو نوێنەراتی خەڵکی محسینی ژەیە واحدی هەیە ئەوانە هەمووی کاگیاسین سەبەکەوەی قاڵی باف ئێستا بۆ بە کارکتەری ئەم مۆزوع باشەیان ناوە شتێکی یەکیانەوە قاڵی باف کارکتەرە یعنی ئەوەی کە کارکتەرێکی بەسکە بەهێزە کارکتەرێکی ئەوەی کە ئەو شەوە کاک دکتۆری ژووتی پراگماتیکە بەرسەڵخوازە وەسیگارە بازاڕە پارە و پولی زۆری هەیە ئەمانەی لە دەست نەچێ بەڵام لەگەڵەوەنە کارکتەرێکی بەهێزە واش هەستەکەم بەو قسانەی کە بەو خطابە جیاوازانەی ناوسپای پازارانە درێ بە جۆرە لە جۆرەکان دردۆنگیان لە ناوە دروست بۆ قاڵی باف سەرۆکایەتی تیارێکەکە کە ئەو وێژنە تازەی ئێرانیەکان بێک ئەمریکەکان ئەوێت لە پاڵ چێ لە پاڵ ریفۆرمیستەکانی وەکو ڕوحانی و خاتەمی هەرچەندە دەست بەسەرن بەڵام ئەوانە هێستا ئەناسیری بەقوتن خەڵکیان هەیە ئەمە خاڵێکیانەوەی کە تۆیڵی خەیاڵت بۆیە چێ باشە هەر لەم قسانەی ئەمڕۆی ترەمپەوە ئەوە کاک دکتۆڕی نخینەوە چەندا بەزیوە دوایەوە ئەلەم هەفتەیە ئیمکانیەوەی هەموو ئەو کەشتی و گەل و باخیرانی کە نەوتەگرن بپەڕنەوە لەو بەر ئەمە دەواازەیەکی گەورەیە بۆ ئەو فشاری لەسەر یارمەتیم بی ئەوەی ناوی قاڵی بافی ئاشکراکە ئیسرائیلە ئەمریکا نییە بۆیە جێی گومانە بێت تێکی بۆیە جێی گومانە بیکا بە ئامانج ینی شتەکە ئیسرائیل میدیای ئیسرائیلی دزیان پێکردەوە میدیا ئیسرائیلی کاکن تۆزەی نیشانی ئازادن ینی شەر بڵێ مەبەستمەوەیە ئەبێ ئەوەش بەشێکە لە بەڵام کاک بێس بەشێک ئەبێ گومانیشدانی لەسەرەوەی کە ناو هاتنی قاڵی باف لە سیاق ئۆکەی دوو پرسیار یەک چرکە دوو پرسیاری یەکەم ئێران هەڵەخڵەتێ یعنی ئێمە لێرەوە درکمان پێکرد بێ بڵین کاکە بۆ خوایە ئەمە لەوە شێتەڵە بێ باشە قابل لە ئێرانیەکان حەز بەمە نەکەن ئەمە یەک پرسیاری دووەم ئەمە درزێک لە نێو کەسایەتیەکان دامەزراوەکان ئەوانەی کە ماون ئێرانیەکانە دروستەکە یاننا بەڵێ یەکێکیان ئەسلی ئەو مەوزوعەکەەوەیە کەوتم دروستکە خۆی درزەکە هەیە یعنی درزەکە لە بەیری مەسەلەن ڕیفۆرمیست و محافزکارەکانە زۆر بە قوتە ینی ئێستانیە چەند ساڵ دوای جەنگ درزی پاش جەنگەکە دیقەت بە ئەمە ئیدامی هەیە ئەمە بەردەوامی هەیە دوای ئەوە وەکوتم لە ناو سوپای پازداران ئێستا هەست بە دوو تیاری جیاوازەکرێ مەسە هەر سەعیدی جەلیلی وەکو جاران ئەوەی کە ئەو متەتەڕیفە نەماوە ئەو توندە نەماوە بە تایبەتیەوەی کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە بەرامبەر پزیشکیان نایانهێش دەرچێ کە زۆر چانسی هەبوو زۆر بە قوت بوو مەسەلەن زۆری ترکا کە جەواد زەریف
ئێستا ئیمکانی گەورەی هەیە کە دەور و نەخشیە بێ لەم کارانە ئەوەی ئەم دیمەنەی دۆناڵد ترامپ دیمەنی ڕاستە و خۆیە بە ڕێزان کاک سالار فەرموو ئەمە لە کوێوە چێ بۆ کوێ ئەچێتە ماریلاند یا لە ماریلاندەوە یێتەوە لە ماریلاند بووە ئەگەڕێتەوە بۆ کۆشکی سپی دۆناڵد ترامپ بزانین قسە ناکە کامێرا ببینێ قسەکە ئەگەر قسەی کرد یەکسەرێک گوێزینەوە با دیمەنەکان لەسەر شاشە بن بە ڕێزانەمە دیمەنی ڕاستە و خۆیە لە ئەمریکاوە فەرموو قسەکانە تاو ئەوەی کە جەنابش ئەڵێ ینی ئێرانیەکان فێڵیان لێ بکرێت پێم وایە ئێرانیەکان و ئەمریکان دووچان خۆی فێڵن یعنی دووشان سۆر فێڵافێڵ کەوتون لە یەکتر مستەمر بەڵام هەردووچان ینی پێویستیان بەوە هەیە کاک بێستون ئەلەم هەلومەرجەیە لانی کەم یەکتر تاقیکەنەوە کارتەکانیان بگۆڕنەوە بزانن لەسەر شتێک بەڵام قسەکەی ئەو هەموو مەرجانەی کە واشنگتن دایناوە بۆ دانووسانێک بۆ جێبەجێ ئایا ئێرانیەکان قبولیان یا با بڵم قاڵیباف و تیارەکەی قبولیەت یان تووشی مەترسی نابێتەوە تووشی لادان نابێتەوە تووشی کوشتن نابێتەوە یا بەڵام لە حاڵ پێم وانێت تەڵەیەک بێ ئێرانیەکان بە ئاسانی تێیکەون ئەوەندەی کە هەردووکیان ئەیانەوە ئیمتیاز وەرگن و چانسیان هەبێ ئیمتیازەکانی خۆیان خاڵەکانی خۆیان بسەپێنن بەسەرەوەیە و لە دوایشە ئەگەر پرۆسەکە نەگەشتە نەتیجە بەس لە ئێرانیەکان ێنە دەرەوە ئەڵێن ئەمە مەرجەکانی ئێمە بووە و هیچ ئیلتیزاین پێوە نەکردو ئەمریکیەکان و ئەگەر ئێرانیەکانیش پابەند نەبوون پێوە ئەو مارێنز دەست دەکا بە دابەزین شەڕەکە قورسترەکە ڕەنگە لەو شوێنانە با کە داوای کردو ئەمریکا وەحاصلکی ئەو کاتە کەسیان شکستی دانووسانەکان ناخەنە ملی بەڵام پێم پۆلیتیکۆ بڵاوی کردوتەوە هەر لەسەرم قسەی جەنابە لە سەرچاوەیەکی ئەمریکیەوە پۆلیتیکۆ بڵاوی کردوتەوە ئەڵێ کۆشکی سپی بە چاوێکی دیکەوە ئەڕوانێتە قالی باف و وەکو هاوبەشێکی دەبینێ لە ئێرانە پان باسکە وڵا ئەوە لە ڕۆژنامەیەکی فارسیەوە بڵاو کراوەتەوە ئەو لە پەیجێکی فارسیەوە بەڵام لە ئۆرشەلیم پۆستی وەرگرتووە کاڵێ ئەو هێزەی کە وعد بوو بەڕێ بکەوێ بەرەو سەر ناوچەکە پلانەکەی وەکو خۆی جێبەجێەکە ئەوەی ڕۆژی جمعەیە ئەگاتێ 2500 جەناڵش تاکی دیوە کە دێت 2500 ئەوە مارێنز 2000 دەریایی و ئەوەی کە وەڵحاصڵ تاکی لەسەرەوە ئەوانە قسەکەمەوە بوو کە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تۆوتت قسەکانی ترامپ ئاوایە و ویستم هۆش بڵێم ئەو برادری کەوتی ئەم ڕۆخۆی کە ڕۆژنامنووسەکان قسەیان لەگەڵ ترامپ کروتیان ئەمە جێبەجێکرێ کە چیوتی هەفتەیەکی ترکە ئەوە نەبوو لەسرم مەکەنە ماڵ گورز و گورز و گوتی لەسرم مەکەنە ماڵجا قسەکەی ئەو برادەرەوتی قسەکانتان سبێنەوە خۆی ئەڵێ یعنی قسەکەی خۆی ینی تاکید نییە کە ئەم ئیشە جێبەجێیەکرێیان نا بەڵام لە ڕاستیە ئاماژەکان بۆن کە هێنانی ئەم هێزە هاوکاتە لەگەڵەوەی کە دانیشتەکانیان لە ئەخی دانیشتنیان لە جنێب بوو بە ئامانجی دانووسان و پێکاتن کەچی لە گەرمی دانووسانەکانە هێرشیان کردە سەر ئێران بۆی ئێرانیەکان ناحەقیان نییە کە گومانیان هەیە یا ترسن لەوەی کە لە گەرمێم دانووسانانەی ئیسلاماباد کە ڕۆژی شەمەوە دەبڕێەوە بچێ دیسان هێرشی تریام کەنە سەر یا پێش ئەوە بە تایبەتی کە بزان نێتی ئێرانیەکان چییە؟ ینی ئەم چەند یەک دوو ڕۆژەی کە پێش دانیشتەکان ڕەنگە بیانەوێ ئەخۆ سیگناڵەکانی کە وەریەگرن لە قالیباب لە خەڵکی ناوە لە دۆستەکانیان چییە ئەخۆ ئێرانیەکان چەنە جدین لە هاتنە پێشەوە بۆ مفاوەزات و گفتوگۆ وەلانی کەم لەم دووسێ ڕۆژەی تا دانیشتەکانیش ئەبێ ئێران نیەت باشی خۆی نیشاندا لەکردنەوەی گەر و هورمز یا تێپەڕینی ئەو کەشتیگەلەی کە هەیە بۆ دابەزانانی نرخینەوە بۆ تەییدی قسەکانی ترامپ ئایا ئەوانەکە وە لەوان هێشتا هەر سوورن لەسەرەوەی کاڵێن تەنها ڕێگا بە دۆستەکانە دێن کە کەشتەکانیان تێپەڕێ بەڵام هێشتا وەکو لە سەرەتایە وتم ئەگەر 150 شانسی دانووسان و پرۆسەی گفتوگۆ هەبێ 150 ئیمکان و احتیمالی سەر لە نوێ شەڕی هەیە بە تایبەتی کە ئیسرائیل هەم نیگەرانە هەم گرنتیەوێ گرنتیەوێ لەسەر مەسلەی ئەتۆم و لەسەر ناسەبەوە ئەو دیمەنە بوو کە باسمانەکردەمەی پەنای کاگەنۆر ئەوەی کە یەکێک لە کۆگاکانی ئێرانیەکان بەو شوەیە ئەکرێ بە ئامانج